ئەکادیمیای ئیکۆلۆژی و ڕێکخراوی ڕۆزا لۆکسەمبۆرگ لقی بەیروت بە ناونیشانی ڕۆژنامەگەری ژینگەیی بەهێزکردنی ئیکۆلۆژیای سیاسی ڕخنەگرانە لە ڕێگای میدیای کۆمەڵایەتی و پەرەپێدانی تواناکان ڕاهێنانێکی 5 ڕۆژەی بۆ ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان، ژینگە پارێزان و توێژەرانی بواری ژینگە بەڕێوە دەبات. ڕاهێنانەکە هەردوولایەنی تیۆری و پراکتیکی لە خۆ دەگرێت و تێیدا بەشداربووان بە تەکنیکی بەکارهێنانی ئامێرە ڕۆژنامەگەریەکان و بەکارهێنانی پۆدکاستی ژینگەیی ئاشنا دەکرێن. شەپۆل بەهمەن ڕاهێنەر لە وەزارەتی پەروەردە لەبارەی ئەنجامدانی ڕاهێنانەکە و بەشداریکردنی وتی: ئەم خولە یەکێکە لە خولە باش و گرنگەکان پێم وابوو پێویستیە بۆ ئێستا بۆیە هەوڵما بەشداری بکەم کەوە باز لە ڕۆژنامەگەری ژینگەییەکە و لێرە زۆر بە تایبەت ڕۆڵیژنم تیابینی کە زۆر بە باشی جێگی تایبەتیان دیاری کرد بۆ ژن. سامانە عومەر توێژەر لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشتوکاڵ سەبارەت بە ڕاهێنانەکە و ئامانجی خۆی لە بەشداریکردن لە خولەکەدا وەهادووە. من دوو ئامانجم هەبوو. ئامانج یەکەمم ئەوەیە من لەبەروی توێژەرێکی کشتوکاڵیم لەباری کشتوکاڵە توێژینەوەکەم. ئامانجم ئەوەیە من ئەنجامی توێژینەوەکانم بگەێنمە جوتیارە خۆشەویستەکانی کوردستان. ئەمەوێت لە ڕێگەی پۆدکاستەوە بیا لە ڕێگەی بڵێن راپۆرتی ڤیدیۆیەوە بێ زانیاری زیاتر وەرگرم و بتوانم بە شێوازێکی زۆر جوان زۆر پرۆفشناڵانە بڵێن ئامانجەکەم بگەێنمە جوتیار و کوڕێنماییەک بۆ خزمەتی کشتوکاڵ بۆ خزمەتی ژینگە. هەروەها سەبارەت بە هۆشیاری هاوڵاتیان لەبارەی ژینگەوە وتی: ئێستا لە چاو ساڵانی پێشووە خەڵک هۆشیارترە. خەڵک ئەوەی من طبعاً ما بێ لە خۆمانەوە دەست پێ بکەین هەر کە تاکێکی بڵێن لە بەکارنەهێنانی مادە پلاستیکەکان لە پاراستنی ژینگە لە کاتی گەشت و سەیرانەکانمانە. من گەشتبینم لەوەیە کە لە چاو ساڵانی پێشووترە خەڵکی کوردستان ڕۆشنبیرترن، یعنی ژینگەی خۆی ئەپارێزێت. لە ڕاهێنانەکەدا هەریەک لە بابەتەکانی مێژوو ئەزموونی ڕۆژنامەگەری ژینگەیی لە باشووری کوردستان، هونەری گێڕانەوەی چیرۆکی ژینگەیی، جۆرەکانی راپۆرتی ژینگەیی و چەندین بابەتی دیکە بە بەشداربووان ئاشنا دەکرێت بە ئامانجی گۆڕینی تێڕوانینی بەشداربووان سەبارەت بە پرسە ژینگەییەکان.